بۆ لە نزیکەوە ئاگاداربوون لە کێشە و داواکاریەکانی جوتیاران سەرۆکی لیژنەی کشتتوکاڵ و ئاودێری لە پەرلەمانی کوردستان لەگەڵ دوو ئەندامی لیژنەی کشتتوکاڵ لە پەرلەمان لە قەزای حاجیاوە جوتیارانی گوندی کفرەدۆڵیان بەسەر کردەوە. عەبدولستار مەجید سەرۆکی لیژنەی کشتتوکاڵ و ئاودێری لە پەرلەمان دەڵێت بەرهەمی خۆماڵی بووەتە قوربانی چەند کەس و کۆمپانیایەک. دەژڵێت ئەوان پێشتر بۆ ماوەی 2 مانگ هاوردەی بەرهەمی گوڵابەڕۆژەی دەرەکیان ڕادەگرت بۆ ساغبوونەوەی بەرهەمی ناوخۆیی. پێویستە ئێستاش هەمان ڕێکار بگیرێتە بەر لە پێناو بەرژەوەندی جوتیاراندا. ئێمە ئەمڕۆ وەکو لیژنەی کشتتوکاڵ و ئاودێری سەردانی جوتیارانی ئێرەمان کردووە لە ناوچەی حاجیاوە کە خەریکی دیارە گوڵەبەڕۆژەکردن و پاکردن و گوڵەبەڕۆژن، بەڵام بەداخەوە بەرهەمەکانیان ساغ نابێت وەکو باقی بەرهەمەکانی دیکەی جوتیارانمان. ئەویش بەهۆی ئەوە کە بەڕاستی گوڵەبەڕۆژەیەکی زۆر لە دەرەوە دەهێنرێ. بەرهەمی خۆماڵی خۆمان بە قوربانی چەند کۆمپانیاک و قازانی چەند کەس و کۆمپانیا کراوە. من هیوادارم حقەتەن دەسەڵات چا بۆ دابخشێنێتەوە کە بەلایەن یەکەم بۆ ماوەی 2 مانگ کەمە پێشتر دەکە لە وەزارەت بووین، بۆ ماوەی 2 مانگ گوڵەبەڕۆژەی دەرەوەمان قەدەغە دەکرد بۆی کە بەرهەمی خۆمان ساغ بێتەوە. گوڵەبەڕۆژە خواردنی سەرەکی هاوڵاتیان نییە، بەتاتە نییە، نان نییە، تەماتە نییە، بڵێ ئەگەر خەڵک نەیبێ پەچی دەکەوێت زۆر ئاساییە، خەڵک نەشی بێ زۆر ئاساییە، با لە دەرەوە نییە بەڕاستی. چیمیا لێرانە فەردەی بە 16,000 بێت بە 35,000 2 گرام بووە. دەڵێن وڵات لەبەرەوەی دۆلار گرام بووە، باش دۆلار 25,000 هاتووەتە سەرێ، خۆ نیوەی نهاتووەتە سەرێ، بۆ ئەوە 2 گرام بووە. جوتیاران سەردانەکەی لیژنەی کشتتوکاڵ با گرنگ دەزانن و دەڵێن حکوومەت گرنگی بە جوتیاران نادات و پشتگوێی خستوون. دەژڵێن پێویستە لەو 2 مانگەدا هێنانی بەرهەمی دەرەکی گوڵەبەڕۆژە قەدەغە بکرێ بۆ ساغبوونەوەی بەرهەمەکانیان. بەڕاستی کارێکی زۆر باشە، ئیشەڵا ئەوانیش موقفیان دەبێ، ئێمە زۆر دەستخۆشیان لە دەکەین، ئەوەش کارێکی باشە، ئیشەڵا شتێکمان بۆ دەکەن بەدڵی جوتیاران دەبێ و دڵخۆشکەر دەبێت. ئێمە وەکو جوتیارانی گوندی کفرەدۆڵ داواکاریمان لە حکومەت ئەوەیە کە گوڵەبەڕۆژەی دەرەوە کەم بکرێتەوە یان هەر نێ. گوڵەبەڕۆژەی دەرەوە لەگەڵ بەرزبوونەوەی دۆلار 500 دیناری هاتووتە سەرێ، بەڵام ئێمە هیچ پارەیەکی نهاتووتە سەرێ. چیمیاشمان زۆر گرامە، چیمیا ینی 2 گرامە لە 500 لە 16,000ەوە بۆتە 35,000 بۆرەکەش بە هەمان شێوە. هیچ بەڕاستی فەلاع دڵی بە کاسپەکەی خۆش نەماوە کە گوڵەبەڕۆژەکەی ئێمە هیچ پارە ناکات لەبەر گوڵەبەڕۆژەی سینی و گوڵەبەڕۆژەی بیانی لە دەرەوە. دەمانەوێت وەکو ساڵان 3-4 مانگان گوڵەبەڕۆژەی دەرەوە قەتع بکرێت بۆی ئەو بەرهەمەی مەساغ بێتەوە. وەکو چیمیا زۆر گرام بووە، چیمیا ساڵان فەردەی بە 15,000 بوو، ئێستا فەردەی بە 35,000 شەکرەکە. دەڤەری بیتوێن با باشی و چاکی جۆری گوڵابەڕۆژە خۆماڵیەکەی بەناوبانگە، بەڵام جوتیاران گلەیی ئەوە دەکەن بەهۆی زۆری هاوردەی گوڵابەڕۆژەی سینی و جۆرەکانی تر بەهۆی هەرزانی نرخەکانیان بەرهەمە خۆماڵیە باشەکەی ئەوان گرنگی ئەو تۆی پێ نادرێ. داواکارن هاوکاری زیاتری جوتیاران بکرێ لە دابینکردنی موادە کیمیایەکاندا و هاوردەی بەرهەمی دەرەکی قەدەغە بکرێ بۆ ساغبوونەوەی بەرهەمەکانیان لە بازاڕدا. لە دەڤەری ڕاپەڕینەوە ڕێناس ئەرسەلان، کەناڵی پێم.